ئەم ناکۆکیانەی نێو کابینەی جەنگ لە ئیسرائیل تا چەند دەبێتە هۆی وەستان یان خەوبوونەوەی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە. دەمەوێت لە میوانەکەم بپرسم بەڕێز ئیسماعیل مسلمانی شارەزای سیاسی لە قودسەوە میوانمە. بەڕێز ئیسماعیل زۆر بەخێر بێ بۆ کوردستان 24. هەر لە سەرەتای ئەم شەڕەوە بینیمان کە بەشێک لە خەڵکی ئیسرائیل دژی هێرشەکان بوون بۆ سەر غەزە. ئێستا سوپاش ناکۆکی هەیە دەربارەی استراتیژی شەڕ لە غەزە. خوێندنەوەتان بۆ ئەمە چییە؟ بەڵێ ئێوارەتان باش، زۆر سپاس بۆ ئێوە. شتێکی ڕوون و ئەشکرەیە کە لە دوای 7 ئۆکتۆبرەوە دوای تێپەڕێنی نزیکەی 3 مانگ بەسەر شەڕی ئیسرائیل و حەماس، ئێستا کاردانەوە و لێکەوتەکانی نێو کۆمەلگەی ئیسرائیلی بەدیار دەکەون، بە تایبەتی خەڵک و خانەوادەی دیلەکانی ئیسرائیل. ئەمە بەشێکە لەو پێکهاتەیە کە دژی سیاسەتی ناتانیاهۆن کە شکستی هێناوە لە زۆر شتدا لە سەرەتای دروستکردنی حکوومەتەوە کە ساڵێکە پێکی هێناو ئەم حکوومەتە لەبەر لە 7 ئۆکتۆبریش بە تایبەتی لە یاسادارشتن و بابەتی دیکە و ئەو بۆتە هۆکاری دابەشبوون لە نێو ئیسرائیلدا. دوای ئەمە جەنگیشی بەسەرداهات، ئەم شەڕە ئێستای بەسەرداهات و ئەوەندەی دیکە بابەتەکەی خراپتر کرد و دەرز و کەلەبەرەکانی نێو ئیسرائیلی زیاتر کرد. بینیمان ماوەیەک پێش ئێستا کاتێک کابینەکەی ناتانیاهۆ کۆبوونەوە و بەرپرسیارەتیاندایە سوپای ئیسرائیل کە لەوەی زۆر لە زۆر شتدا نەیتوانی و ئامانجەکانی بپێکێت. لە ئەمانکاتدا ئیدارەی ئەمریکا داوا لە ئیسرائیل دەکات کە پرۆسەی کۆتایی هێنان بەم شەڕە خێراتر بکات و کۆتایی بە شەڕ بێنێت. ناتانیاهۆش لە بەرامبەردا نایەوێت ئەم شەڕە کۆتایی پێبێنێت، چونکە دەبێتە هۆکاری کەوتنێکی زۆر خراپ بۆ حکوومەتەکەی بنیامین ناتانیاهۆ زوو بێتیان درەنگ لە دوجاریشدا دوای تێپەڕێنی 3 مانگ بەسەر ئەم شەڕەدا ئەو وێنەی سەرکەوتنی بەدەستنێنەوە کە کابینەی ناتانیاهۆ دایناوە بۆ لەناوبردنی حەماس یاخود مقاومەی فەڵەستینی یاخود هەر هیچ نەبێت هەڵوەشانەوەی توانە سەربەزەکانی حەماس. ئەوان تەنیا توانای ئەوەیان هەبوو ژێرخانی غەزە کۆتایی پێبێن و خەڵکێکی زۆر بکوژن. ژمارەکە گەشتۆتە نزیکەی 22,000 کەس، بێزگەڵ 6,000 کەسی دیکەش بریندار بووە. ئەمە بۆتە هۆکاری ئەوەی کە پرۆسەکە خێراتر بکرێت، شەڕەکە ئێستا خێراتر بکرێت لەگەڵ کوشتنی سەرکردای ساڵح عەڕۆریش لە دەوروبەری بەیروتدا. بارودۆخەکە هەندێک دیکە پەرەیساندووە لەسەر ئاستی هەرێمی وێنەی. دەتەوێت بڵێ کە ئەو فشارە نێودەوڵەتی و دەرەکیانی پێشتر لەسەر ئیسرائیل هەبوو، هێندەی فشارە نێوخۆیەکانی نێو ئیسرائیل کاریگەری لەسەر بڕیارەکانی ناتانیاهۆ و جەنگ نەبووە لە غەزە؟ بەڵێ بەدڵنیاییەوە سروشتی بابەتەکە بۆ خۆی وایە. ئەگەر بڕوانین بۆ نمونە لە باشووری ئەفریقا کاتێک لە دادگای نێودەوڵەتی نوێنەرایەتیان کرد، ئەمە دووچاری شەرمەزاریەکی زۆری کردن، بە تایبەتی کاتێک سەر پارێزەری دەوڵەت سکاڵایان لە دژی ئیسرائیل تۆمار کرد کە کۆمەڵکوژی لە غەزە ئەنجامداوە لە کەرتی غەزە بە دیاریکراوی. مەزگەلەوەی بایدن و کۆمەلگەی ئەمریکی و کۆمەلگەی نێودەوڵەتی کۆنگرێسی ئەمریکی زۆر بێزار بوون لە هەندێک لە دوانی بێنگاڤیر بۆ کۆسپێکردنی خەڵکی غەزە. ئەمە سکاڵا و سەرپێچێکی نێودەوڵەتیە پێشێلکردنی مافەکانی مرۆڤە، بە تایبەتی ئەو بڕیارانەی کە جەخت لە سنووری ساڵ 1967 غەزە دەکەنەوە لەو ماوەدا کە دیاری کراوە. ئیسرائیل تەواوی ئەو بڕیارانە دەخاتە ژێرپەی خۆی و بنپێیان دەکات و گوێ لە هیچ کەسێک ناگرێت، گوێ لە بانگەشتنامە و قسە نێودەوڵەتیەکان ناگرێت، داواکارە نێودەوڵەتیەکان پشتگوێ دەخە. قسەکانی بایدن و ئیدارەی ئەمریکاش بامان شێوە. بۆیە دەبینین لەم دواییەدا سەردانی وەزیری ئەمریکی بۆ بلینکن بۆ تورکیا و هەروەها بۆ غەزە و کەرتی خۆرئاواج بە ئەمان شێوە بۆ کەناری خۆرئاوا. ئێستا بەشێکە لەو سیاسەتەی کە ئەمریکا پەیڕەوی دەکات. ئەوروپاش بە ئەمان شێوە. ئەو ئێستا لە بەیروتە بارودۆخەکە وردە وردە جموزۆڵێک پەیدا دەبێت بۆ ئەوەی وریابن لەوەی بارودۆخەکە نەتەقێتەوە لەسەر ئاستی هەرێمی، بە تایبەتی دوای کوشتنی ساڵح عەڕۆری. ئەمە شتێکی زۆر گەرنگە کە لە بەرچاومان بێت، چونکە وەڵامەکەی حیزبوڵڵا زۆر تون بوو لە بەیانی ئەو ڕۆژەدا کە 22 ساڕۆخی بە ئیسرائیلەوە ناوچەی خۆرئاوا یاخود ناوچەی باشوور ببورن. ئێستا گڕی گرتووە لەو ناوچەیەدا بۆتە هۆکاری ئەوەی کە گروپە چەکدارەکانی دیکەش لە عێراق و لە سووریا و لە یەمەنیشدا هێرش بکەن لەسەر هەمووشیانەوە حوسیەکان کە ئێستا مەترسێکی زۆر گەورە بوونەتە کێشەیەک بۆ ئەوروپیەکان، بۆ جیهانی عەرەبی، بۆ هەمویان. بۆیە ناتانیاهۆ هێشتا دەستی بەوەی گرتووە کە حکوومەتەکەی درێژە پێ بدات و نایەوێت وەڵامی هیچ شتێک بکاتەوە. دەترسێت لەوەی سزم بکەوێت و دادگایی بکرێت و حکوومەتەکەی بکەوێت بە کەوتنێکی زۆر خراپ و
کۆمەلگەی ئیسرائیلی کاردانەوەی زۆر خراپی باشە بەڕێز ئیسماعیل ئێستا وەک خۆشت ئاماژەت پێکرد تەنانەت جۆ بایدنیش لە ئەمریکا ڕازی نییە لە استراتیژی ئێستای شەڕ لەلایەن نەتەنیاهۆ پێتان وایە بەرمەبنای فشارەکان لە کاتێکی نزیکدا ئاگر بەزیان کۆتایی شەڕ لە کەرتی غەزە دەبینین؟ تاکو ئێستا کێشە گەورەکە ئەوەیە کە لە نێوان ئیدارەی ئەمریکا داوا دەکات شەڕەکە خێراتر بکرێت شەڕەکە کۆتایی پێبێنرێت پلانێکە بێت بۆ ئەم بابەتە دەبوایە وەزیری دەرەوەی ئەمریکا هەفتەیەک پێش ئێستا هاتبووە و ئەم شتێک کرد بە بەڵام ئیسرائیل کە ساڵە عەرووری تیرۆر کرد و کوشتی بۆ ئەوە بووە کە ئیدارەی ئەمریکا لە سنووری ئەمریکی بەتابەتی لە دوای کشانەوەی فۆرد هەستێک هەبوو لەلایەن ئیسرائیلەکانەوە بەوەی کە ئابووریان دادەڕمێت و هەروەها جۆ بایدنیش لەلایەن کۆمەلگەی ئەمریکیەوە دووچاری فشارێکی زۆر بووتەوە دەنگەکان ئەوە دەڵێن کە پشتیوانی بۆ بایدن زۆر کەم بووتەوە ئەمە کاریگەل لەسەر هەڵبژاردننی ئەمریکا دەبێت لە ئێستاوە لە قۆناغی سەرەتای بانگەشەدای کۆنگرێس بە هیچ شێوەیەک لە بایدن ڕازی نییە لە ڕووی لۆجستی و مادی و هەروە عەسکەری و سیاسیشە و تەنانەت ئابووریشەوە پشتگیری ئیسرائیلی کردووە بەڵام ناتانیاهۆ تاکو ئێستا هیچ ئامانجێکی خۆی نەپێکاوە کە لە سەرەتای شەڕەکەەوە دایناوە بۆ لە ناوبردنی مقاومەی فەڵەستینی و لە ناوبردنی هەر شتێک کە پەیوەندی بە مقاومە و حەماسەوە هەیە بۆیە ئەمە ئیدارەی ئەمریکای هەر ئەسان کردووە لەگەڵ لێدوانەکانی بنگاڤیر سەبارەت بە کۆسپێکردنی فەڵەستینیەکان لە کەرتی غەزە بۆ وڵاتانی دیکەی دەوروبەر لە ئەوروپا و لە ڕۆژهەڵاتی ناوڕاست ئەمە ئیدارەی ئەمریکای تەواو هەرئەسان کردووە ئەمە لە بەرژەوەندی ئەوان نییە ئیدارەی ئەمریکا بۆ خۆی زیانی پێگەشتووە بابەت دەستخۆش بەڕێز ئیسماعیل مسلمانی شارەزای سیاسی لە قودسەوە میوانم بووی زۆر سپاس.